سڵاو بۆچی دنیای ئیسلام ڕۆژ بە ڕۆژ بەرەو دواچێ غەیری ئەوان بەرەو پێشەچن بە تایبەتی ڕۆژ ئاوە کاتێک کە ئێمە خۆمان بەوە ئەزانین کە خاوەنی ئایدیا و شارستانێتێکی گەورەین کەچی ئێستا لە قوڕاوی جەهالەتە جەنگڵەیین بینەرماند. دوای نزیکەی 3 سەدا لە پێشکەوتنی جیهانی ڕۆژئاوا لە هەموو بوارەکانی پیشەسازی و ئابووری و سیاسی و دوجار کۆمەڵایەتی و کولتوری هاوکار نزیکەی سەدەیەک لە هەوڵدان بۆ ڕابوون و بوژانەوە لە جیهانی ئیسلامی بۆچی هێشتا دنیای ئێمە بەدەست کێشە سەرەکیەکانی وەک هەژاری و برسێتی و نەخوێندەواریەوە دەناڵێنێ. لە سەرەتای سەدەی 20م لەگەڵ کرانەوە و پەیوەندی ڕێژەیی هەندێک لە بیرمەندانی جیهانی ئیسلام بەڕووی جیهانی دەرەوە ئەم پرسیارە جەوهەریە سەری هەڵدا کە بۆچی جیهانی ڕۆژئاوا بەرەو پێشەوە دەچێت و ئێمە لە دواکەوتووییدا بە دەوری خۆماندا دەخولێنەوە. پیاوانی ئاینی و نووسەرانی سەر بە ڕێبازی سەلەفیەت و پێشینە جەخت لەسەرەوە دەکەنەوە کە هۆکارەکەی دوورکەوتنەوەی لە ئیسلامی یەکەمی و ڕێبازی سەلەفی ساڵح و لە بەرامبەریشدا منەوەر و ڕۆشنگەرەکان بەتایبەتی ئەوانەی کاریگەر بوون بە پێشکەوتنی ڕۆژئاوا پێیان وایە سوودوەرنەگرتن لە زانست و دەستکەوتەکانی ئەوروپا و نوێنەکردنەوەی ڕێبازەکانی توێژینەوە و بیرکردنەوە هۆکاری سەرەکی ئەم چەقبەستن و دواکەوتوویەیە. پەیوەندی نێوان گۆڕینی بنیادی بیرکردنەوەی ئاینی و دامەزراندنی دەستگای نوێ لە چیدایە؟ ئایا ئەم تێگەیشتنە کۆنەی بۆ ئاین هەیە بە تایبەتی لە زمانی پیاوانی ئاینیەوە تا چەند پەیوەستە بەویستی دەسەڵات خوازی و مانەوەی هێزی خۆیان؟ زۆر جار ئەوترێ عالەمی دنیای ئیسلام هەر بەرەو دواچێ لە ساڵی 1920 کتێب ئەنووسرێ بۆچی موسڵمانان دواکەوتن لە 2020 ئەبینین مسلمانان هەر دواکەوتون یەک سەدە هیچ نەگۆڕە. هۆی ئەم هۆکاری ئەمە چییە؟ ئەبێ بڵێن دواکەوتنەکە لە چییە؟ ئەگە بڵێن دواکەوتنەکە لە لایەنی زانستیەوە بێگومانەوە شتێکی ڕاستە. و فاکتەرانی کە لە ئەوروپا بوونە هۆی پێشکەوتنی ڕووی زانستی لە ئەوروپایە تقریباً تا ڕادەیەکی زۆر لای خۆمان بوونیان نەبوو. ڕێگەکان بوونیان هەیە بەس ئەوەی ئەوروپیەکان کردیان بۆ پێشکەوتن لای خۆمان زۆر کەم کراوە. هەوڵێکی کەم هەبووە لەلایەن کۆمەڵێک مفەکر و مجەدیدی ئیسلامیەوە بەڵام زەحمەت بۆ سەرکەوتوو بوون. ئەگەر باسی لایەنی موسەسی بکەین وەکو موسەسات و سیاست بە فعلیش لە لای ئێمە هێشتا سیاست زۆر لە دواوەیە، موسەسات زۆر لاوازە بەرامبەر بە کۆمەڵێک با بڵێن دژە موسەسات زۆر لاوازە. بۆیە ئەگەر مەبەست لە مؤسسات چییە؟ ئێمە ئەگەر سەیرێکی ئەوروپا بکەین بۆ نمونە لە ئەوروپایە ئەگەر باسی ئەخلاق بکەی بەردەوام ئەخلاق ڕەبط بۆتەوە بە موسەساتەوە. یعنی موسەسات توانیوێتی ڕۆ ئەخلاقەکانی ڕێک بخا. کارمەندێک لەوێ بە ئاسایی دێ خزمەت دەکا بەرەو پیرت دێ ئیش و کاری خۆی بەڕێیەکە بۆ چکە موسەسەیەکەیە پێڵەیە گەر تۆ خزمەتی بەرامبەرەکردنەکەی تۆ جێگات نابێتەوە لەم شوێنی من بۆڕکو کەسێک تر شوێنی تۆ گرێتەوە. لا ئێمەەوە زۆر لاوازە. بۆ نموناچتە هەر دایرەیەک کە ئێمە لە عالەمی ئیسلامیە من زۆر جارە لێم بڵێم لانیکەم ئەخلاقیەن ئیسلام زۆر هانیاوین کە دڵسۆز بین بۆ کارەکەمان. ئیسلام هەوڵیاوە لەگەڵمانە تا ڕادێکی زۆر پێتوانێت ئەوە سادەکردنەوەی بابەتەکە بێت زۆرتر. مەبەستم لە چییە؟ مەبەستم لەوەیە لەگەڵەوە هەموو هاندانەش ئێمە نەمانتوانێت و ئەمانە بکەینە موسەسا. ئەمە هۆکاری زۆرە کە ئێمە ناتوانین ئەخلاق لەگەڵ موسەساتە ڕێک بخین بەیەکەوە. ئەخلاق لای ئێمە بریتە لە جنس شتێکی تر نیە ینی پێی بوترە. ئەکرێەوە با بڵێن ئەو نەزرە بەدەویە بێت بۆ ئەخلاق. با بڵێنێ ما بێ خۆمان بەتەکید یانی لە عالەمی ئیسلامیە پێویستمان بە گەشەکردنی فکری زۆرە. یعنی گەشەکردنی بناغە فکری فەلسەفەکان یەکێک لەوانە ئەخلاق خۆیەتی کە ئەوروپا بەتەکید لە 300 بۆ 400 ساڵ لەمە پێشەوکاری لەسەر قەزەی ئەخلاق کردووە. چەندین فەیلسوفی گەورەیان هەبوو کە لەسەر ئەخلاق و پێتوانێت هەر بنەما فەلسەفیەکانی دنیای ئیسلام خۆی فەشەلی هێناوە جارێک ینی ئەو بنەمانەی کە عالەمی ئیسلامی لەسەر دامەزراوە یا کللتور و فەرهەنگی عالەمی ئیسلامی لەسەر دامەزرا و خۆی شکستی هێناوە بۆیە ناتوانێت. نا بەشێکی زۆر لە بنەماکان با بڵێن گرنگی زۆریان نەدراوەتێ. من چاواتە شکستی هێناوە. نا بنەماکان ینی ئێمە وەکو کەلتور نەمانزانیوە چ بنەمایەک سەرەکیە تاوەکو ئێمە گەشەیەکی زیاتری بینی. لە ئەوروپاشە تقریبان هەمان حاڵەتی ئێمە هەبووە. بەڵام کاتێک کە ئەوروپیەکان وردە بۆیان دەرەکەوێت بە تایبەت لە سەدەی 14 و لە ئەوەی کە ناوە برێ بە ڕێنیسانسەوە بۆیان دەرەکەوێت دین نابێتە دەخولی هەموو شتێکی ژیانی خەڵک بکە. بۆیە هەڵەسن لانی کەم لە بری دروستکردنی ڕسمی عیسای مەسیح لەو حەکانە هەڵەسن بە دروستکردنی ڕسمی ئافرەت بە تەنیا ڕسمی پیا و کە ئەمە بۆ ئەوروپا شتێکی تازە بوو. بۆیە لای ئەوان وەکو با بڵێن وەکو چەمکی ئازادی زۆر گرنگ بوو.
وردە وردە لێەوە چەمکی ئازادی و چەمکەکانی تریش قسەی زۆر زۆری لەسەر کرا بەڵام لەزار لە عالەمی ئیسلامیە لە کۆنەوە تا ئێستاش لێمان تێکەڵە یعنی نازانین چ چەمکێک زۆر گرنگی بینێ بۆ نمونە دقت بە بمبورە تا ئێستاش لە دنیای ئیسلامە پێمان ڕەن گەڕانەوە بۆ دواوە بۆ مێژوو گەڕانەوە بۆ سەردەمی یەکەم بەرەو پێشمانە بە پێتوانی ئەمە گەڕانەوەی بەرەو لە ئەوروپاشە وەختی خۆی ئەمە هەبووە بەڵام باش ئەوروپا تێپەڕان و گرنگ لەوەیە پرسیاری گەورە لەوەیە ئێمە بۆ ناتوانین ئەمانە تێپەڕێنین ینی بۆ ئێمە بێ گەڕانەوەمان بۆ 1400 ساڵ لەمەوە پاش پێ باشتر بێ لەوەی کە ئێستا خۆمان بیر بکەینەوە ینی چ شتێک ڕێگرە لەم بابەتە بەشێکی زۆری من ئەگەر بکرێ مەسەلەن جیاکاریە بکەین لە نێوان با بڵێن دین وەکو خۆی لەگەڵ پیاوە دینەکانە پیاوە دینەکان بەردەوام مەسلحەت و بەرژەوەندیان لەوەیە بۆ کە ئێمە لە قۆناغێکا بمێنینەوە کە ئەوان تایە سەرکردە بن بەچی ئەمێنەوە کاتێک بێ ماڵن ئێوە بگەڕێنەوە دواوە حتمما بۆ ئەوان ئەوە باشترە بۆ مانەوەی خۆیان بۆیە زەحمەتە پیاوێکی دینی لەو بابەتێکی ئێستا لە کوردستان و لە عالەمی ئیسلامیە هەنە و پیاوە دینیانە پێت بڵێن کە دکتۆر بۆ هەر ئەچینە سەر پیاوی دینی هەر کۆمەڵگە بەگشتی حەزی لەوەیە لەو چەق بەستوی خوا بمێنێتەوە مرتاحە دڵی پێی خۆشە وازانێ بۆ نمونە سەری فەیسبووکە سەدان جار ئەلحەمدولیلا کە ئێمە لە ئەوروپا باشترین لە چوا باشتری پرسیارەکە ئەمەیە ئەوە پێتوانێت ئێمە بەدیلەکانی ئەم حاڵەتی خۆمانمان تاقی نەکردوێتەوە یعنی ڕەنگە لە ئەوروپاشا کەسێک پێی وابوو بێ کاگەر بچێ بەشێک لە بەهشت بکرێتێتە بەهشتەوە وەختی خۆشی ئەمە زۆر بووە و چەندین نمونەی زۆر هەیە لە سەرمانە ڕەنگە ئێساش لای ئێمە پێی وا بێگەر لە بەردەم پیاوێکی دینیا دانیشە و دوو قسەی بۆ بکا و چەند زیکرێ بکایتر پێی وابێ بچێتە بەهشتەوە بۆ چونکە ئەم کەسە ینی چەمکە بەدیلەکانی ئەمەی تاقی بەس پێتوانێت هەر کە ڕەبتی دنیات کرد بە قیامەتەوە بە شتێکی غەیری دنیاوە خۆی شتەکەوای لێ بە تەبیعی یانی چونکە ئەو کەسە بۆیتر بۆ ئەم دنیا هەوڵ نایە ئەم دنیا بەلایەکە و پێیژەیەکە بۆی بچێتە شوێنی ترتر بۆچی ئاوادانی نە کێشەی ئێمە بەگشتی کێشەیەکی کەلتوری گەورەیە کێشەیەکی با بڵێن شارستانیەکە نەمانتوانێەوە دوو چەمک لێک جیا بکەینەوە پێمان وا بۆ چەمکێکیانە بێ بەسەر چەمکیان هەزار بێک ئەویشە دوو چەمکی با بڵێن چەمکی زانستت هەیە لەگەڵ چەمکی دینت هەیە یعنی زانست بەو مانە فراوانەی کە تەنها تەکنۆلۆژیا ناگرێت و بەڵکو فەلسەفە و کۆمەڵێک شتی تریش ئەگرێت ئێمە پێمان وا بۆ کە دین ئەبێ شمولی بێ دینە بێ لە بری ئەمانە ئەساش ئەگەر بڵێ شمولی نیە خۆ هەر تەکفیر دەکەن تر ئێمە بێ ئیسلاح چۆن نەکرێ ینی ئەگەر بێت و مارتن لوسەر هەڵنەستایە لە ناو دەخەکانی با بڵێن ئینجیلەوە هەڵنەسایە و ڕخنەی لە ئینجیل نەگرتایە حتممەەوە نەهزەی کە لە ئەوروپا ژوویە زۆر زەحمەت بوو یعنی مارتن لوسەر ئێستا کە با بڵێن ژیاننامەیە خوێنی تۆ چی کرد و هەستەکەی قارەمانێکی گەورە بۆ ئەو کاتە توانێتی ژیانی خۆی بکاتە مەترسیەوە لەسەرەوەی کە بتوانێت ئیسلاح لە ئەو لایەنە دینیە بکە یعنی ئەوەی هەممان ئاگادارین تەنانەت با بڵێن کەنیسە دەستی خسۆتە سەرەوەی کە ئایا زەوی خڕ بێیان پان بێ ئایا ئێمە بە دەوری خۆرا بسوڕێنەوە یان ئێمە سنتەرین ئایا خۆر بە دەورمانە ئەخولێتەوە یان ئێمە سنتەر ینی کۆمەڵێک پرسیاری زۆر گەورە هەموو پرسیاری زانستن پێویست ناکات دین وەک شمولێتی خۆی بەس ئەو زانستە ئینقلابێکی کرد بەسەر عەقڵی ئەوروپیە بە زانست نەمایەوە بەڵکو بۆش شۆرشێک بەسەر عەقڵە گرنگەکە ئێمە لەکوایە ئێمە ئەبێ هەوڵی سەرەکیمان بۆ بێکە پیاوانی دینی یەکەم لە دین جیا بکەینەوە دووهەم ئەو ئەرکەی دین هەیەی بیگەڕینەوە بۆ شوێنی خۆی ینی ئەو تەفسیرەی پیاوانی چۆن پیاوانی دینی لە دین جیا ئەکرێتەوە چونکە ئەوەی تەفسیر بوو ئێماکە پیاوانی دینیە ئێمەش ئەوە ئەڵێن ئێمەش پێویستمان بە ئیسلاحێکە کە تایە با بڵێن بتوانین پیاوانی دینی تا ڕادەیەکی زۆر با بڵێن ئەو پێ لە ڕاکێشانەی کە لە هەندێک بابەتە هەیەە ئێمە لانی کەم پێیان بڵێن کە ئێوە تەمسیلی خۆتانەکەن تەمسیلی بەرژەوەندەکانی خۆتانەکەن تەمسیلی دین ناکەن لێرەیە شتێک نییە ئێوە نوێنەرایەتی بکەن پێی بڵێ دین خەڵکە پێڵە تۆ مەمەسیلی دینی پرسیاری چێبێ ئەڵێمان لە فلان وایوت عرە بەڵێ ذب بركبة عالم واطلع منا سالم اما بملي عالمك اخولي راست بەشێکی کەلتورە بەشێکی شێوەیە کە ئێمە کۆمەلگاش بە تەبیعی هۆشیاری پێویستە وەک باسمان کردانی مەسەلەن بۆ ئەویش بۆ مارتن لوثەریش ئاسان نەبوو ئەو ئیسلاحە گەورەیە بکە یعنی چەند جار تووشی هەڕەشا بێتەوە چەند جار تووشی کێشەی تریش ئەبێت بۆیە لە ڕاستیە ئێمەش پێویستمان بۆیە ئێمە ناڵێن خۆی ئەگەر بێت و ئیسلاح لەناو خودی دینەوە دەست پێ بکە شتێکی زۆر گرنگە پیاوانی دینی بەمانایە خۆیان دابڕنن لەو بەرگە دینی خۆیان پیان وا بێترەوان پیاوانی دینی نین بەڵکو ئەکرێ وەکو ئەرکێکی ئەخلاقی خۆیان وردە وردە دین لە جێگای خۆی دابنێنەوە. چەق بەستووی بواری سیاست بە تایبەتی بەمانانوێیەکەی تا چەند کاریگەری لەسەر دواکەوتووی بواری کۆمەڵایەتی هەبووە. ئایا ئەوە ئاینە بواری سیاسی و کۆمەڵایەتی پەخستووە یان بە پێچەوانەوە هێز و دەسەڵاتی حاکمەکانە ئەم مۆدیە لە دینیەی سەپاندووە؟ پرسیاری سەرەکی ئەم بەرنامەی من بۆ بەڕێزت ئەمەیە زۆر کەس دین ئەکەنە
فاکتەری سەرەکی بۆ دواکەوتنی دنیای ئیسلام دین بە معنە تەجەلیاتەکانی هەمویان بەعزی بە پێچەوانەوە ئەڵێن گەڕانەوەمان بۆ دین و بۆ دەقەدینیەکان و بۆ سەردەمی پێغەمبەر بەرەو پێشەوەمانە بە پێت وایە ئەم دوو قسەی ڕاستن بەم شێوەیە بەدڵنیایەوە ئەم بابەتە بابەتێکی جێگە مشتومڕ و قسە لەسەرکراوە لە جیهانی ئیسلامیە بە حکمەوەی کە جیهانی ئیسلامی لە واقعێکی دواکەوتووە ئێستا واجێ خۆیەتی کاوانەی کە بیریارن کە مفکرن کە قسە لەسەر ئەم بابەتانە ناکەن ئەم بابەتە بەبێ ترس سەیر لەسەر بکرێ بۆی تەشخیصی نەخۆشیەکە بکرێ کاتێ باسی ئاین نەکرێ ئایا کام ئاین ینی هەندێک جار کە لە عالەمی ئیسلامی کە باسی ئاین نەکرێ یەکسەر ڕبتەکرێ بە ئاینی ئیسلامەوە کە ئەگەر ئاین بێوابێ آخر کە ئەگەر باسی ئاین بکەی ئایا ئاین ئەبێتە هۆی دواکەوتنی هۆی پێشکەوتن ئەگەر بگێتە ئەو نەتیجەی کە ئاین ئەبێتە هۆی دواکەوتن خۆ هەر خودی ئاینە لە هەندێک مجتەمەعاتە نەبووتە هۆی دواکەوتنی ئەو مجتەمەعاتە ینی ئایندارێک ئەخر چونکە ئێمە عالەمی ئیسلامی سەرچاوی سەرکی قیەم و بەها و هەموو شتێکمان هەر ئیسلامە آخر قەینا کە تۆ وتت ئاین ینی واتە ئاین ینی معتەقەدات بیر و باوەڕبوون بە خوایەک بە پێغەمبەرێک بە هەندێک بغەیبیات ئایا ئەمە خودی ئەمە خۆی ئەبێتە سەبەبی دواکەوتن پێم وایە ئەمە نابێتە سەبەبی دواکەوتن بە بەڵگەی ئەوەی هەندێک مجتەمەعاتن کە ئەم ئاینە تایە زۆر بەهێزە زۆر ئەکتیڤە و کاریگەریشی هەیە و مجتەمەعاتەکان پێشکەوتون و بە بەڵگەی ئەوەش کەسانێک هەن کە ئایندارن لە مجتەمەعاتە پێشکەوتوەکانە لە تاراوگە ئەژین لە دەرەوە ئەژین ئەتوانن دەورێکی باش ببینن لە بواری تەکنۆلۆژیا لە بواری نەزەریاتە لە بواری زۆر مەجال کە هەیە کە ئەگەر ئەو کەسە هەر خودی ئەو کەسە لەناو مجتەمەعاتێکی ئیسلامی بۆیە ڕەنگە نەیتوانێت ئەو ئیبداعات و داهێنانە بکات لەبەرەوە کەواتە ئاینداری ئەم کەسە نەبووە هۆی ئەوەی کە مادام هەر ئایندارە چۆن مجتەمەعێکی پێشکەوتوو ئەمە بەڵگەیەکی تریش هەندێک مجتەمەعاتەیە کە ئاینی تیانێ بەڵام هەر دواکەوتووە يعني بمعنى أو مجتمعات وكومك أين شيء ثاني بلام هر متخلف ودواكوتو كواتا أين ليردا نابي بكرة السبب الرئيسي بو أويك مجتمعك بيشكوتو ياخذ دواكوتو باش بما أين بالبشتا بوم يعني بيشكوتني مجتمعاتها كان والله ما قال خراب ما والله قال أين أبكره وأين باشا خوسا كومالجي إسلامي بقشتي أين تيا سيخناخ بله لباري كومالاتي لبواري بهاكان لبواري جياني إنسان بقشتي بەڵام لەگەڵەوەشە خۆمان دنیای ئیسلام ئەزانین هەر لە ئەفغانستان و ئەتاک و ئەفریقا و سودان حاڵەتێکمان هەیە کەواتە لەم حاڵەتەیە هۆکارەکەت چی بیت آخر پرسیارەکەەوەی ئەوەی کە پێ ئەوترێ بەها و سیخناخە بە بەهاکان فعلا ئەو بەها حەقیقیانی کە حەقی بەهای بۆ نمونە دادپەروەری ئەخەمن ئەزم کردی دین بە تەجەلیاتەکانیەوە زانم يعني تۆ کە باسی ئاینەکەی ئاین بریتێ لە قیەم و لە بەها و لە معتەقەدات ئەو بەها ڕئیسیانە کە لە ئاینی ئیسلامان لە دادپەروەری لە ڕازگۆیی لە ئەمانەت پارێزی ئەمانە بەڕاستی لە مجتەمەعاتی ئیسلامیە ئێستا وەکو سیاسەت یا وەکو کۆمەڵگە يعني لە کۆمەڵگەکانیشە سیاست تەمەەن زاڵ بۆ بەناو کۆمەڵگەکانە و ئەمە ڕەنیاوەتۆ لە تەسەڕفات و هەڵسوکەوتی کەسەکان تاوان ئەمە ناتوانانی بینی گەڕێنەوە بۆ یەک سەبەب چونکە هەندێک جار ئەو مجتەمەعات و کۆمەڵگایانە ئەو کە مجتەمەعاتی ئیسلامیە کاتێک کە قیەمێک تایە ونەبێ یاخود لاوازە بێ ڕەنگە سەبەب سیاسیەکە وای کرد بێت ئەو قیەمە نەمێ بۆ نمونە کاتێک کە هەژاری بڵاوە بێتەوە کاریگەری هەیە لەسەر قیەمی ئەمانەت پارێزی کاتێک کە ستەم ئەبێت ڕەنگە دادپەروەریش لەگەڵ خۆیان بێتە قوربانی هەر بۆیە یعنی تۆ کاتێک کە ئەمە ڕەبتەکەی تۆ بە ئاینەوە ناتوانین بڵێت تەنها ئەمە ئاینە لەبەرەوەی لە مجتەمەعاتی ینی بڵێت لە مجتەمەعاتی غەربیە لەبەر ئەوەی لایەنە تەکنۆلۆژیەکە زاڵە و لایەنە معنەویەکە ڕەنگە لاواز بێت نەبووەتە هۆی دواکەوت و لێرە لایەنی معنەوی بەهێزەکە من پرسیارەکەم لە تەکنۆلۆژیان نییە ئینسانی غەربی وەک خۆی مەسەلەن تەکنۆلۆژیا ئەتوانین بڵین لە دەرهاویشتەکانی پێشکەوتنی عەقڵە پێشکەوتنی ئینسان بووە نەک هۆکار بوو بێ بۆ پێشکەوتنی ئینسانی ئەوروپی تۆ پێت توان نییە ئەم قسەی وابێ کە ئێمە لە ناحی فەلسەفی و فەرهەنگی و نەمانتوانێت پێشکەوین خۆ لە تەکنۆلۆژیا ئێستا بچۆ سعودیە و بچۆ زۆر وڵاتی ئیسلامی لە ئەوروپا زیاتر تەکنۆلۆژیایە بەس یعنی خۆی تەکنۆلۆژیا هەم سەبەبیش هەم دەرهاویشتەشە یعنی تۆ هەم سەبەبی پێشکەوتی مجتەمەعات و هەم ئەبێتە دەرهاویشتەش هەندێک جار جگەلەوە ینی ئەگەر باسی قیەمی معنەوی بکەی هەندێک مجتەمەعاتی ئیسلامیە کە تا ئێستاش مەصدەری ئیلهامی لایەنی معنەوی بوون لە بواری شیعراجە دینی ڕۆمی و چەندەها ناوی تر هەن کە ئێستاش مەصدەری ئیلهامی معنەوین لە وڵاتانی غەرب وڵاتانی پێشکەوتووە لەبەر ئەوە یعنی تۆ ناتوانانی بڵێ ئەمە ئەم لایەنە پەرگیری تیا کراوەتە تڕفیت لەبەرەوە بۆتە هۆی دواکەوتنیە
من پێم وایە سەبەبی تەخەلوفەکە ئەسبابی ترە ینی من پێم وایە سێ سەبەبی ڕئیسی ئەگەر ینی جازم بی کە سەبەبی ڕئیسی دواکەوتنی مجتەمەعاتن یەکێک لەوانە ینی وەستانی بیرکردنەوە بە معنای عامەکەی ینی بیرکردنەوە لە قەزەی ڕەخنەگرتن وقەزەی ئیجتیهاد و خودی بیرکردنەوەش کە ماوەیەکی زۆر عالەمی ئیسلامی ئەم سێ مەفهومەتیایە ون بوو غایب بوو ڕاستە جۆرێک لە نەهەزە و لە جوڵانەوە دوو ینی ئەتوانین بڵێن سەردەمێک تایە کە ئەخر بیر لە چی بکاتەوە کابرا ینی بیر لە تۆ کەوتە ئەم دەقی خوا و پێغەمبەر و کەس بۆی نیە لەمە دەرچێت بیر لە چی ئەوەی کە خۆی گەورە لە ئاەتەکانە جەختی لەستەوە دووبارەی ئەکاتۆ لە مۆزۆی ئیقرأەوە تا مۆزۆی یەتەفەکەرون تا مۆزۆی ئەم کەونە تا مۆزۆی گردون تا مۆزۆی گەڕان سێرج بەحث کە هەمووی لە ئاەت و لە حەدیثە جەختی لەسەرکردو ئەوەی کە مسلمان ئەمە فەرامۆشەکە ئەوە بیرکردنەوەی واز دێنە مۆزۆی ڕەخنەگرتن یعنی ڕەخنەگرتن تۆ لە ناو حەدیثەکانە لە ناو سیرەی پێغەمبەرە لە ناو خولەفای ڕاشدینە چەند جار ئەبینی کە ڕەخنە لە خەلیفەی بەڵام ئەم ڕەخنەگرنە ئەوەستێ بەڕاستی نامێت ئۆستاز منیش پرسیارەکەم ئەمەیە تو ئێستا مەسەڵەن ڕەخنە لە حەدیثێکە گری ئۆمەتێک دژێ ڕاوەستن چەند جار من ئەومان باس کردو علی عەبدوڕەزاقی بەس ئەوەنە ئەڵێ خەلافەت شتێکی دینی نییە ئەسڵەن لە تەکفیریەکان لە ئاساردەریەکان منش ئەمێ ئەوە بڵێم ئەم تێنەگەشتن لە ڕەخنەگرتن وەکو تۆمەت سێریکەی یعنی بەتابەتی من پێم وایە من زیاتر مەبەستم ڕەخنەگرتن لە دەسەڵاتی سیاسی کە ئەمە ینی یەکێک لە مەقاوماتی تەجەلیاتی کۆمەڵگەیە آخر ئەزانش یەکێک لە مەقاوماتی کە گەشەکردنی ئەو مجتەمەعات و کۆمەڵگات ئەوروپی ئەگەر ینی تۆ کە باسی دواکەوتنەکەی ئەبێ بەراوردێکی ئەوان بەچی پێشکەوتن تۆش هەستەکەی ئەمە ئەتوانی بەراوردێکی بۆ دروست ببێ یەکێک لە ئەسبابی پێشکەوتنی ئەو مجتەمەعاتانە مۆزۆی ڕەخنەگرتن بوو لە دەسەڵات لە حکوومەت لە ئەفکار لەوەی کە بە مسلمات خەڵک سەیری ئەکرد ئەمە لە ناو مجتەمەعاتی ئیسلامیە ئەمە ون بوو بەڕاستی نەما يعني قضية إنجا موضوعي أو كشركتين لسر دستلات ولسر نفوذ ولسر فارق مش بخوي لسان يعني يكيك ولا برتشكينا كاني ويكيك لأسباب تر موضوعي يعني دوركوتنا ولو قيم بها حقيقة يعني كأيني بهاتبو يعني أين للسردمة كهات كتيا يعني إسلام كتيا ظلم مستمهبو كتيا نادات بروريهبو الإسلام هذا أمانة جرانه والله دواي جاري كعالم إسلامي جرايه بو سردمة كتيا أمانة ظالمونه وسر مجتمعاته خەڵکانێک نهاتن کەسانێک نهاتن کە ئەمانە جاری کە زیندووکەنەوە وەڕەگ ڕێگەیشان پێ نەدرابێت کە ئەمە جاری کە زیینەکەن هەر بۆیە ینی نەتیجەکە ئەوەیە کە مجتەمەعات و کۆمەڵگەکانە بنە کۆمەڵگەی متەخەلیف دواکەوتوو. پەیوەندی نێوان ئاین ئیسلام و زانست چۆنە و لەکوێدا یەکتر دەبڕن و کەی یەکتر تەواو دەکەن کاتێک کۆمەلگا لە چوارچێوەی دەقێکی پیرۆزدا بیەوێ بیر لە ژیان و بوونی خۆی بکاتەوە و ئەگەرەکانی پێشکەوتن چەندەیە تا چەند شیاوە هەموو بوارەکانی سیاست و کۆمەلگا بە ئیسلامی بکرێت. بۆچی مسلمان ڕۆژ بە ڕۆژ یا دنیای ئیسلام بەرەو دوهاچوو پەنجاکانی لە ئێستای زۆر باشتر سیەکان لە پەنجاکانی باشتر ئەم پرسیارە هەر لە سیەکانەوە خۆی تەڕح کراوە ئەو کات کە محەممەد ئیقبال فەیلسوف و شاعری ئیسلامی ئەم مۆزوعی لە ڕۆما و ڕوژان کاتێککە لێو محاضرێکی هەبوو و باسی ئەوەی کرد کە بۆچی مسلمان دواکەوتووە غەیری مسلمان پێشکەوتووە ئەم پرسیارە کە بەردەوام یعنی دەغدەغەی شعوری ئێمە کە هی مسلمانان دەکا هەمیشە لە خەیاڵمانەیە و تا ئێستاش وەڵامێکی موقعیمان بۆی دەست نەکەوتووە ئەو کاتێ وەڵامی دایەوە وتی هۆکارەکەمان دووریە لە ئیسلام ئەو وایوت دووری لە ئیسلام بەڵام ئەمە وەڵامێکی موقعی نیە دوای ئەوە هەرچی لە دوای ئەوە هاتوون تقریبان بە شێوەیەک لە شێوەکان تأكيد لواكنەوە بەڵێ دووریمان لە ئیسلام هۆکاری دواکەوتنمانەکەواتە ئیسلام پێشمانەخا بەڵام ئەمە وەڵامێکی باوەڕپێکەر نییە وەڵامێکی کۆنکرێتیە لەوەتی هەیە تایسا مجرڕەبیش نییە بۆ سریکا با بڵێن ئێمە نزیک بین لە ئیسلام کەس لە داعش لە ئیسلام نزیکتر هەبوو باشە ئەی باشە بۆ داعش پێش نەکەوت خۆ داعش ئەحزابی ئیسلامی بە هەمان شێوە سەلەفیەت لە ڕۆحی ئیسلام نزیکە لە نەس نزیکە کەواتە ئەمە ناتوانین بڵێن وەڵامە لە دوای ئەوە ئەم پرسیارە دیسان ئەو ڕوژێنرێتەوە کاتێکەوە پرسیارێک بۆ شەکیب ئەرسەلان دەنێرێ خۆ دەزانی کە شەکیب ئەرسەلان یەک بۆ لە بیرمەندە لوبنانیەکان ئەم پرسیارە ئاڕاستی دەکرێت ئەوش کتێبێک لەسەرم بابەتان وسێ کتێبەکە بەڕاستی من بەوردی خوێندمەوە زۆر بێئوهێوە لماذا تأخر المسلمون وتقدم غيرهم سەیری ئەم کتێبە بکە لە سەرەتاوە تا ئەخیر تأکید لەسەر نەسەخێکە کاتەوە کە لە سەقافا لە دنیای سەقافەی ئەمڕۆوە ئەو بە تایبەتی لە ڕەخنەی کولتوریا پێ درەوترێ النسق الماضوي
واتە ئەو ڕتمەی ئەو شێوازەی کە نسخ يعني ما كان على نظام واحد ئەو شێوازەی کە بەڵە هەر گەڕانەوە بۆ مێژوو دیسان دەوێت بگەڕێتەوە لە مێژووە وەڵامێکمان بۆ بێنێ و پێمان بڵێ هۆکاری دواکەوتنی ئێمە ئەوەتە عیزەتمان نییە عیزەت بە معنای کە تۆ هەیمەنەت هەبێ بەسەر ئەوی دیکە ئەوی دیکە بخەیتە ژەر دەسەڵاتی خۆتەوە هێزت هەبێ شدەتت هەبێ وەڵامێکی ئەمە خەیاڵی سەردەمی عەباسی ئەمە ئەگەڕێتەوە بۆ سەردەمی عومەری کوڕی خەتاب کە خوا عیزەتی داوا بە عەرەب بە بۆنەی ئیسلامەوە ئێستا عیزەتە نەماوە و باس لە کۆمەڵی هۆکاری دیکە کە فتوحات نەماوە ئەوە بەم عەقڵە بەڵێ بەم عەقڵە دەڵێ فتوحات نەماوە مسلمانەکان تەمەڵن ناجوڵن جیهاد ناکەن بزەبت بەڵێ لە خۆلاسەی وەڵامەکەی لە کۆتایی کتێبەکە ئەمەمان پێ ئەڵێ ئێمە دەبێت جیهاد بکەین و قیتال و ئەمانە ڕێگەچارەیە بەڵام ئەمانە ڕێگەچارە نین لەگەڵ ئەوەشدا ئێمە دەبێت زوڵم لەم کابرایان نەکەین هەوڵێکی داوە کە جیاواز لەوانی پێشووتر وەڵامێکمان باتێ بۆ نمونە لە شوێنەکە من بەدڵمە کە دەڵێ یەکێک لە ڕێگەکانی پێشکەوتنی ئێمە ئەوەتانی بگەڕێن بۆ عیلمە تەجریبیەکان بگەڕێنە بۆ کیمیا بۆ فیزیک بۆ خۆت وەک مامۆستا سالار پێت وایە گەڕانەوە بۆ عیلمی تەجریبی ئێمە بەرەو پێشە بە بۆ ئێستا زۆربەی وڵاتانی ئیسلامی تەکنۆلۆژیان تیاوە ئینتەرنێتیان کوێی پێشخۆ عەقڵەکە بە عەقڵە دواکەوتووەکە ئەمە یەکێکە لە خەمەکان کە نەتیجەکانی عەکسی بووە بۆچی عەکسی بووە چونکە خۆ دەزانی هەموو علمێک فەلسەفەیەکی هەیە باشە من لەسەر بنەمای فەلسەفەی فیزیا چۆن فیزیا خوێنمەوە ئەو فەلسەفە و عەقڵێتی کە لە بۆ من تەشکیل کراوە پێم دەڵێ دەبێ فیزیا و کیمیا و طب و هەموو علمەکانی دیکە و تەنانەت علمی فەزا و ئەمانەوە هەمووی ئەسلەمە ببرێ بە قاڵبی شەرعا و لەوێوە بە خزمەتی ئیسلام بەکاربێندێ ملی علمەکان بجەڕێنی ئللا ئەبێت تۆ لە دەرگای ئیسلامەوە تێپەڕووی اینجا قسە بکەیت بۆیە لە وڵاتانی ئیسلامی و ئێستاش لە بەشەکانی بەشە زانستیەکانمان بە تایبەتی توندڕەوی زۆرە یعنی تەڵەبەکانی فیزیا لە بەروی باسی ئەینشتاینت بۆ بکات دەیەوێت پێ بڵێ ئەعجازی علمی لە فڵان شوێنە هەیە مادەم من هەموو ڕوئیا و دنیابینی خۆم لەسەر ڕابردوو بنیاد نابێ و تێڕوانینیش بۆ زانستەکان لەسەر هەمان ئەو بنەمایە بێ و لە مادەم من بترسێم لە پرسیارکردن بترسێم لە شەک جەوهەری کاری زانستی شەکە تۆ کە شەک نەکەی ناتوانانی پێشکەوی ئیسلام دێت ئەم شەکەت بۆ کوژێ باشە هەموو شتێک دڵنیاییە هەموو شتێک یەقینە پێشینەکان هەموو شتێکی باشیان وتووە هەموو شتێک لای ئەوان کۆتایی هاتووە ئەوە ئەساسەکەیان داڕشتو ئەوان ئێمە دەبێت لەسەر بنەمای ئەوان دیسان دەست پێ بکەینەوە مامۆستایەکێک لەو شتانەی کە زۆر جارە وترێتەوە کە بۆتە مەسەلەی ئەوەی کە قسەی تیان نەکرێ ئەوەی کە قورئان بۆ هەموو زەمان و مەکانێکە وەڵامی هەموو پرسیارێکە گشت گیرە پێتوانێ ئاوا بیرکردنەوە ئیتر ڕێگرە لە هەر شتێک کە تۆ بتوانێت قسەی تیا کاتێک کە دێم بە زۆر ئەو وەزیفە ئەدەم بە قورئان وەزیفەیەکی زانستی ئەدەمێ وەزیفەیەکی پزیشکی ئەدەمێ ئەو کاتە هەم زوڵم لە قورئانەکەکەم هەم زوڵم هەم ناشتانی خۆت بەرەو پێش هەم ناشتانی خۆت بەرەو پێشەوە بی و کاتێکە لەسەر بنەمای قورئان بە تۆ دەڵێن بۆت نییە پرسیار بکەی هەندێک پرسیارە قفڵی لێ درراوە تەواو باشە بەس چی ئەو قفڵی لێ ئەیە ئەو قفڵە ئەهلی شەرعیدەن کە لە هەر گومانێک ئەترسێن ئەوانەی کە ئیشان لەسەر تەفسیر کردووە و ئیشان لە شریعەت کردووە ئەم قفڵانیان هەمووی عەقڵی موسڵمانە قفڵ کردووە یعنی نابێ ئەمە قفڵەیە بکرێتەوە من قسەیەکی جوانی ستیڤن هاوکینگمەیەک لە هاوڕەکان و تیجارێکیان پرسیار من ستیڤن هاوکینگ کردووە وتمە نەسیحەتێکی بچووکم کەوتێتی لە ناو سندوقەکان وەرە دەرێ کۆمەڵێ سندوقیان بۆ داناوین تۆ ناچار دەبێ مسلمان بی بە زۆر ئەگەر یعنی ڕێیەک تریشتە بۆ ئیلا ئەبێت مسلمان بی و لە ناو مسلمانیشە دەی مەزهبێکت بۆ دیارەکە نەما هەر تۆ هیچ یعنی عەقڵ بیری نەکردوێتەوە سندوقێکەوە خەن ناو مەزهبێکەوە لە ناو مەزهبەکەوە خەنە لای ناو لایەنێکەوە لە ناو لایەنەکەیشەوە یعنی وردە ئەم ئەندەخەڵە ناو ئەم سنوقانەوە یەک بەیەک قفڵی لێ دەدرێم یەک لەوانەی کە قفڵی لە عەقڵی مسلمانان داوە مەزهبەکانن ئێمە گەر سەیری مەزهبی خۆمان بکەین مەزهبی شافعی پێمان دەڵێ چی کاتی باسی علم وەکە دەڵێ چی دەڵێ كل العلوم سوى القرآن مشغلة إلا الحديث وعلم الفقه في الدين العلم ما كان فيه قد حدثنا وما سوى ذاك وسواس الشياطين ما بس تيوتاني همو علم كان جقل علم قرآن وجقل فقه
جگە لە حەدیث کە حەدەثەنایکە حەدەثەنا فلان حەدەثەنا فلان هەمووی خۆ مەشغوڵکردنە ما باقی ئەوانە باتڵە نابێ خۆت ڕوئیای خۆی لەسێ بنیادکەی و نابێ پێوێ مەشغوڵ بی. بۆ دەرچوون لە دواکەوتووی هەنگاونان بۆ چارەسەرکردنی گرفتە جەوهەریەکان و هەڵکردنی چرای عەقڵ پێویستمان بە میتۆد و ڕێبازی نوێیە کە دەرەنجامی جیاوازمان پێ ببەخشێت.